سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش ڕازا ئەمینم لە شاری سلێمانیەوە لەگەڵتانم. ئەمڕۆ لە شاری سلێمانی پێشانگایەکی تایبەت کراوە تەوانێ بەو کەسانەی کە لە ڕێگای ئۆنلاینەوانێ کارێکیانەیە خۆت خاوەنی کارێکن و هیچ شوێنێکی کاریان نییە لە ڕێگەی ئەم جۆرە پێشانگایانەوە هەوڵ ئەدەن کارەکانی خۆیان باشتر بناسێنن بە هاوڵاتیان. لەگەڵمان بن. سڵاو لێبێ جەنابە بە چ ئیشێ بەشداری و کردووە لەم پێشانگایەدا؟ والله بۆ ئیشی دەست کە ئیشی جانتا ملوانکەیە تەسبیحە میدالیایە هەر ئیشی دەست بەگشتی. خۆ دروستیەکەی چۆن دروستیانەکەی ئەو مەوادانەی بەکاری هێنی چی و چین؟ ئۆڵایی خۆم بە تەنیا نیم کە براژنیشم لەگەڵ مایە لەم ئیشەدا و بە مورو بە پەتی مورو کە دروستیەکەین و هەروەها ئیشێکی زۆر زۆریەوە یعنی کاتیشی زۆر زۆریەوە. بەڵێ تا چەندە ئەم کردنەوەی پێشانگایانە بە گرنگ دائنەی بۆ ئێوە کە ئەم جۆرە کارانە ئەکەن؟ وڵات تا ڕژەیەکی زۆر ئیسیفادەی لەکەن ینی وەک من کە تەلەبەیەکی زانکۆم زۆر ئیسیفادەی لەکەمەوە بۆ معیشەتی ڕۆژانم کە زۆر گرنگی هەیە. زۆر باشە تۆکو تەلەبەیەکی زانکۆ و قوتابیەکی زانکۆ ئەم ئیشە و تەنها وەکو سەرچاوی بژێویە؟ خۆی چۆن پێ بڵێم شتێکی وە ینی حساب بکرێ بەڵام وەک چۆن بڵێم ینی فەراغی زۆر ینی ئەبێ جێگایکی فەراغی زۆر چکە هەنێجار فەراغی زۆرم هەیە ینی کاتە دانیشتم هیچم نییە بیکەم ینی ئەم ئیشە ئەهێنم لە جیاتی ئەو فەراغ ئەەکەم ینی زۆر کاتم بێ پڕەبێتەوە. سڵاو لێبێ بە چ ئیشێک بەشداری کردو لە پێشانگایە؟ سڵاو لە ئێوەش سەرەتا بە خێراتنتانەکەم. وەڵام من بە مێزە بەشداریم کردو کە هەموو ئەدەوات و بابەتی کریسمسە لەگەڵی سەری ساڵ دارەکان و بابەتی جوانکاریە. باشە خۆت ئەمە ئیشی سەرەکی تۆیە ئیشەکە و چی ئەتوانی باسی ئیشەکەی خۆ بکەی؟ باڵێ بەڵام من ئیشەکەم تقریبا متەنەوەعە تێکەڵاوە لەبەرەوەی کە من ئیشی وەکو لە مەساتەکەم بەڵام ئیشی زۆر گەورەش ناکەم. بابەتی تەخەڕوج و بێبی شاوەر و لەدایک بوون و ئەم بابەتاناکەم لەگەڵیشە ئەمانە. یعنی بەپێی کاتەکان ئێستا بۆ نزیکی سەری ساڵەکەوینەوانێت تۆ بابەتی سەری ساڵ؟ بەڵێ لەگەڵ سەری ساڵ بابەتی سەری ساڵ و لەگەڵ بابەتی تەخەڕوج کاتی تەخەڕوج بابەتی تەخەڕوج و ئەم شتانە. باشە بۆ کەسانی وەکو ئێوە کە هیچ شوێنێکی کارتان نییە دوکانتان نییە تا چەندە ئەم پێشانگایانە کە لەم ماوەی دواییدا زۆرە بە خۆشحاڵیەوە کرێتەوانێ تا چەندە بۆ ئێوە گرنگە؟ وەڵا من هەستەکەم گرنگێکی زۆر باشی هەیە. خەڵکەکە زیاتر بەم شێوەیە ئەدبینێت وەک لە پەیچەکان کەم ترێکە بە زۆری اینجا خەڵکەکە ئاشنابێ بە یەکتریسە مەسە من لەگەڵ ئەم کچانە هەموو یەکتریمان ناسی و تعارفمان کردو هەم ئیشەکان نزیکە بێ لە یەکەوانێ مەسەن ئەو جەماعەتی ئەو بەرهەمی خواردنەکەن بێکە و تێکەڵاوێک دروستە بێ زۆر باشان تۆ شتەکە لێرە عەرزەکەی وەکو ناو پەیجەکانی هەر تەنها بەڕەستم لەوانێ ئێستا تۆ ئەمەت بەدڵ بێ بڵێ سیقەم پێی نییە چکە ئەمە پەیجە لەوانێ ڕسمی تر بێ بەڵام وەکو تر ئاوەکە لەسەر مێزێکە ئەیبینیان لە شوێنێکی قەرەباڵەخەی بێنێ هەستەکەم زیاتر کەسەکان نزیکترێکە بێ لێتەوانێ. زۆر باشە هەر بە تەنیا خەریکی ئەم ئیشەی یان هیچ کەسێ هاوکاری دەکات؟ بەڵێ وەڵا وەکو هاوکارێکی وام نییە بەڵام مێردەکەم و کچەکەم پاڵپشت من هەمیشە لەگەڵ خێزانەکەم بەڵام بەس هەر خۆم ئیشەکان مەکەم. بەڵێ زۆر باشە ئەم ئیشەی کە بە ئۆنلاین ئەکرێت چ شتێک زیاتر ئەبێ بە بربەست بۆ ئێوە؟ وەکو بربەست کاتی زۆر ئەبێت کاتی زۆرەوەی هەم لەسەر پەیجەکەت کاتە پێویستە و هەم بۆ ئیشەکە ئەڕۆیتە دەرەوانێ لەوانێ لەبانی بچتە دەرەوە تا ئێوارە بەتابەت بۆ کەسێک کە خێزاندار بێ و سەر باقیەوە دایکیش بێ کەسێکی وەکو من تۆزە ئەرکەکە گرانترێکە. کەواتە ئەم ئیشە و سەرچاوەیەکی داراییە بۆ تۆ؟ لایەنێکی بەڵێ لایەنێکیشە حەز و ئارەزووە بەڵێ تەبعاً داهاتیشی هەیە توش بە داهاتەکەی سەرچاوەکە و دەستەکەوێ. سڵاو لێبێ جەناب بە چ ئیشە بەشداری کردو لەم پێشانگایە؟ سڵاو لێبێ سەرەتا بەخێرهاتنی بەڕێستانەکەم.
من بە خوارد و شیرینی لەم فستیڤالە تەبعاً بەشداریم کردووە تا بڵێ فستیڤالێکی باش ڕێک و پێک بۆ خاتوونانەی کە کاری خۆیان هەیە بزنسی خۆیان هەیە لە ماڵەکەی خۆیانە بەڵام ناتوانن چۆن عەرزیکەن ئەم فستیڤالانە تەبعاً کاریگەرێکی زۆر باشی هەیە لەسەر ئێمەی خاتوون چونکە جاری وایە تۆ ئەتەوێت دوکانی دانی یاخود ئیشێک بکەی بەڵام ئەو بڕە پارێت پێ نییە بەڵام لێرە هەم بەکرێکی کەم هەم ئەلحەمدولillah قازانجێکی باشیش ئەکەی زۆر باشە کەواتە ئەم پێشانگانە کردنەوەی پێشانگانە لە ماوەی دواییدا زۆر بۆ زوو دەکرێتەوانێ تا چەندە گرنگە بۆ ئێوەی خاتون ئێوەی کە ئیشی خۆتان هەیە لە ماڵەوانێ هیچ شوێنێکی کارتان نییە تا چەندە گرنگە بۆ ناساندنی بەرهەمەکانتان بە فرۆشیارانتان. بێگومان زۆر گرنگی هەیە ئەم فستیڤالانە ئەم فستیڤالانە تۆ ئەتوانین لە ڕێ ئەم فستیڤالانانێ خۆ بناسیێنی کار و پرۆژەکەت بناسیێنی بۆ کەسانی کە نادناسن بێگومان هەیە بۆ نمونە دوکانێکی گەورەشی هەیە معمەلی هەیە بەڵام بەشداریم جۆرە فستیڤالانە ئەکا بۆ لەبەر ئەوەی بناسرێ بێگومان کاریگەرێکی زۆر باشیشی هەیە هەم لە ڕووی مادیەوانێ هەم بۆ ناساندنی کارەکەیە سپاس بەخوای گەورە. باشە ئەتوانی باسی خواردنەکانی خۆتمانەوە بکەی بە چی خواردنێک بەشداری و کردووە؟ بەڵێ بێگومان بە یاپراخی گەڵامی و کردومە لەگەڵ کفتە و دۆغەوە کە خواردنێکی هەولێریە شفتە و کوبە و هەروەها جۆرەها شیرینی وەکو ترالی چە و دیسپاسیتە و کێکی دەڕ و ئەو جۆرە شیرینیانەش زۆر باشە هەر بە تەنیات یان کەس هاوکاری دەکات؟ وڵایی هاوسەرەکەم طبعاً هاوکارێکی زۆرمە بێکەوە کارەکەینێمە هەردووکمان هەر لە ڕێی ئۆنلاینەوانێ و ئیشەڵا بە تەماشین پرۆژەکەمان گەورەتر بکەین ئەگە خۆی گەورەی یارمەتی دەرمان بێ. سڵاو لێ بە خاتون بە چ ئیشە بەشداری و کردو لەم پێشانگایەدا؟ سڵاو گیانەکەم بەخێر هاتن لەم پێشانگای ئەمە بە خواردن و شیرینی و زەڵاتە و ئیتر بە هەموو جۆرە خواردنێک کە بەشداریمان کردووە. خواردنەکانتان چی و چییە؟ بۆ ئەمڕۆ کێکمان هەیە تورتەمان هەیە بۆرەک ئیتر شیرینیەکان بەعام زەڵاتەکان قەلە خەرمان ساوەر بریانی یا پراخ. ئەم پێشانگایانە گرنگە بۆ ئەوەی ئێوە ئەم کارە دەستیانەی خۆتان تایە بفرۆشن؟ بەڵێ زۆریش لەبەری کاتێک کەسێگێر ینی تۆ لە شتێکی قاشەخوا تێستێکێکە دوای لە پێچکۆتوانی داوای ئەکا بەگەیاندن داوای ئەکاتەوە خواردنەکان بە مەنزڵ داوای ئەکا بەو شێوازە. زۆر باشەکەواتە ئەمە ئیشی سەرەکی جەنابتە لە ڕێگەی ئەم کارەوە تۆ بژێوی ژیانت دابینەکەی؟ لەخوا بەزەبێ باشە. تا چەند دەستی لێبینیوە؟ بۆ ئەم پێشەنگە یعنی باش بوو. بۆ ئەم پێشەنگە یعنی لە چاخۆیە کە شوێنێکی داخراوە ئێرش بە لە ناوبازار بەڵام داخرایشە بەڵام هەر باش بووە. ماوەیەکان جۆرە پێشانگایانە زۆر ئەکرێتەوە تا چەند دەگرنگە بۆ ئەو کەسانەی کەش هیچ شوێنێکی کاریان نیە تەنها لە ماڵەوە کارەکەن بۆ ناساندنی ئیشەکانی خۆیان ئەم پێشانگانە تا چەند دەگرنگە؟ بەلای منەوە زۆر باشە ینی لەبەرەوەی وەکوتم کاتێک کە کەسێکگە لێرە کە شتەکەس ئەخوایان تێستێکێکە ئەزانێ شێوازی خواردنەکە چۆنەوەە دوای ئەوە ئیتر بە گەیاندن لە پێجەوە داوایەکە بەلای منەوە زۆر باشە. سڵاو لێ بە خاتون وەکو ئافرەتێک بە چ ئیشە بەشداریت کردووە لەم پێشانگایەدا؟ سڵاو لە تۆش بەخێر بن یاخوا خۆشحاڵم کە هاتوون لەم ڕۆژەیە کارە دەستیەکانی ئەم خاتونانە کە لەم فستیڤاڵەیە بەشدارن ئەی گوێستنەوە دەستان خۆشێ من بە کرێم و شامپۆی قژ و بەبۆن بەشدارم. زۆر باشە تۆ ئەم شتانت لەکوێوە بۆیەت کە لێرە ئەیان فرۆشیت؟ شەریکەیەکی فەڕەنسیە بۆمانێت هەمویان سروشتین هیچی کیمیایی نییە بە ئۆنلاین ئیشەکەین دوکانمان نییە ئیشەکانمانێتی هەر مشتریەک داواکە خۆمان بەگەیاندن بۆیانەگەێنین خوا یعنی هەمووی مشتریەکانیشمان سوودیان بینیوە سەرەتا پێشەوەی دەست بەکار بم بەم ئیشە خۆم بەکاری مێناوتم بە ئەحراجی لای مشتریەکان کاردانەوەی هەبوو ینی زۆر باش بوو جاوکە دەستم کرد و بڕیارم بە. زۆر باشە کەسێکی وەکو تۆ کە هیچ شوێنێکی کارە نییە کردنەوەی ئەم جۆرە پێشانگانە تا چەندە بە گرنگ دەزانی بۆ ناساندنی بەرهەمەکانە بە فرۆشیاران؟ ئەم فستیڤاڵانە شتێکی زۆر باشە بەڕاستی یعنی لەم ساڵانەی
ئەخیرا کە ئەمە دەست پێکراوە بە فیستیڤاڵەکان چەنە هەل خانمان هەیە لە ماڵەوە دەست ڕەنگینە کاری دەستی خۆیەکە خواردن خۆی دروستەکە ئەنی ئەمە داهاتێکە بۆ خۆی بۆ مناڵەکانی هەیە موچەی نەیە موچەیشیە بێت لە کاتی ئەم بێ موچەیە بەڕاستی خۆ دەزانین لە ئێستایا قەیرانە ئەم فیستیڤاڵانە زۆر باشە بۆ خانمان من خۆم لەگەڵ کچەکەمە بەشدارم کچەکەم هاوکارمە خۆشم پێشتر لە 2011ەوە باوەڕەکەی کاری خۆبەخشیم کردووە لە زۆربەی ڕێکخراوەکانی ئەم شارە کارم کردووە کاری خێرخوازیم کردوێتر لە کۆتایە بڕیارمە ئیتر خۆم ئیشێ بکەم داهاتێکم هەبێ بۆ خۆم سپاس بۆ خۆم ئیشی زۆر باشە زۆر باشە وتی لەگەڵ کچەکەمە بەشدارم و ئەم ئیشە ئەەکەین تا چەندە خۆشە کچ و دایک بەیەکەوانێ خەریکی ئیش بن بێگومان زۆر خۆشە یعنی هەندێک موات هەیە لەواچێ من لە بیرم چێتەوە ئەم پێم بڵێ هاوکاری من بێ بڵێ ئاوایە ئەویش بە منش بە هەمان شێو بۆ و ینی ئەڵێ هاوڕێی پێکەوە ناڵی کچ و دایکین ئێمە ڕاوێژکاری پزیشکیمانەیە هەر کەسێک بێ داوای موادەکانمان لەکە سەر بەخۆ ئێمە موادەکەی پێناین فۆرمەکەینێ بە پێی کێشەیە قژی و پێستەکەی کێشەی چیە بێ ئیشارەتێکەوە فۆرمەکان نێرین بۆ ڕاوێژکاری پزیشکی ئەو کاتە ڕاوێژکارەکە بڕیارەیە چی باشە بۆ پێستی ئەو سەر بەخۆ هیچ دێناین بە هیچ کەسێک بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە هاتیینە کۆتایی ڕێپۆتاژی ئەم جارمان کە تایبەت بوو بەکردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە کە خانمان تایدا کارەکانی خۆیان دەستڕنگینەکانی خۆیان ئەناسێنن بە هاوڵاتیان هەتا بێگەشتنەوەیەکی ترمان بەخواتان ئەسپێرم.